سهيل گیان ئێوە لێرەن ئەمیز بچم بۆ لاوە سڵاو باشی سپاس هەر لێرە دانیشین ها فەرمونون HQ ڕیکاڤێری پرۆگرامێکی زۆر باش بۆ هێنانەوەی دێتاکانت ئەگەر ئەمە کارێکت بۆ نەکات ئیتر ناچاری وازە دێتاکانت بێنی شەڵە هەر دەتوانێت زۆرت سپاس دەکەم بەڕاست نازانم چۆنت دەستخۆشی لێ بکەم بێ باشە لانی کەم دڵێ نرخەکەی دەکاتە چەند هیچ لە کامپیوتەرەکەی باوکم کۆپیم کرد دیسانەوە سپاس تۆ بەرادەری ڕاستەقینەی سوهێلیان لەوێ دەبێ بڕێ گەورم ئەڵێم دکتۆر ناکرێت ئێمە لە شوێنی باشترتەوە ببینین؟ وڵی من پێم خۆشە بڕیار بدەین چیتر یەکتری نەبینین ئەستە زمانە خۆ گەنجیشە دەوری 21 یان 2 ساڵە بەهۆی بەرکەوتنی زەبری قورس لە سەر و ملی و خوێنڕیشتن لە ڕادەبەدەر مردووە هەڵبەت بەڕواڵەت وا دیارە شوێنی چەخۆیە نا؟ شتێکی لەو جۆرە بەڵام هۆکاری سەرەکی مەرگەکەی لەوانەیە زەبرگەیشتن بە کەلەسەر و پسک و ملیەتی وا دیارە لە پردەکەدا کەوتووە خوارێ جارێ هەر ئەمەم پێ بڵێن بۆ چەندێ دەچێت کوژراوە؟ دەتوانن بێن و بیبن پەلەمەکە گیانە ئەگەر 24 ساعتدان بەخۆ بگریت ئەوە راپۆرتی پزیشکی یاسایی دەخوێنیتەوە بە قوربان لە سایکەوە دەتناسم قەت نەمبینیوی ئاوا شێوە و ئامۆز بیت ئەم کابرایە زۆر مێشکمی تێکداوە وا هەستەکە مازارەکانی هەر بەمانەوە کۆتایی پێنایێت و هەردەم تووشی دەردیسەری گەورەمە چیت دەکەێت لێ هەیە؟ بەڕاستیدا هیچی لێ نازانین وەک دکتۆر کەلهۆر وتی زۆرناسینی ئەو نیشانەکانی ئەم جۆرە تاوانە دەریەخات پیا و کوژێکی شارەزایە ئەوەڵ دەبێ بزانیت ئامانجی لەوە چییە؟ خات لەگەڵ بێ دکتۆر ئەگەر بێت و بزانیت ئەو بەنیازە چی بکات نیوە ڕێگەت بڕی لەسەرەتاوە وینوان کە مۆزەخانەی زێڕەکانی ئێرانی گرتووەتە ئامانج کەچی لە ئەولاوە پەلاماری بینای بانکی ئێران و وروپایدا هەڵبەت هیچ شتێکی دەست نەکەوت بەڵام بەداخەوە هیچ شوێن دەستی بەجێ نەهێشت بێت و چۆن دەزانیت ئەو بانکە ئامانجەکەیەتی؟ ئەرێ هۆش ڕاستە تۆ ڕاستەکەی دۆزێکی قورسە من هەمیشە ئامادەم کە یارمەتیت بدەم سپاست دەکەم خودات لەگەڵ چییە محەبی وا دیارە تۆش قەت حەزت لە باسەکانی دکتۆر نییە نا بابە مێشکم زۆر تێکدراوە بۆچی؟ هەر چەندەش سارەزابیت هەر دیسان لەم ئیشەی ئێمە هەندێشت هەیە ئاگر بە دڵتەوە بنێت جا هەر بزانە کچێکی تەمەەن 21-22 ساڵ کە مێشکی هەڵپڕۆشکا بێ دەی وا دیارە لە پردێک خراوەتە خوارێ بەڵام وا دیارە پێشتر چەقۆ لە سکی درراوە لە لێکۆڵینەوەکانی ئێمە یەک پەیوەندی گوماناوی ئینتەرنێتی بۆمانی دەرخست نیازم وایە دۆستیەکە خەمە بەردەستی تۆ تا ڕای تۆش وەرگرم خۆزگە منداڵەکان خۆیان بە عاقڵ نەزان و گوێ لە قسە بگرن ئەمپێرسیۆنیزم ڕێئاڵ قسەکردن وەکو دەلاقەیەک بچووک وایە بۆ هەڵهاتن لە تەنیایی من پێم وایە کە دۆستایەتی تەنانەت لە ئینتەرنێت دەبێ
هۆکار و ئەنجامی بێت ئەنگینە قسەکردن ئابەم جۆرە بۆ سوودێکی وای نییە سوودێ لەمە زیاتر کە ئینسانێک هیوا ببەستێتەوە بە ژیان و لەسەر هەڵدێر بگەڕێتەوە یانی چی؟ قەت حەزم لەمە نەبوو زۆر بێمانە دەرچوو ببەخشە من ناچارم بەوانەکانم ڕابگەم هەموو ڕەنگەکان لە شێوازی ڕیاڵ باشە بەس ئەگەر بەیانی لە ڕۆژنامەکان خوێندت گەنجێک خۆی لەسەر تاوەرێک هەڵداوەتە خوارێک کە ناوی هومەنە و ئەوە شوێنەکەیەتی بزانە تۆش تاوانباریت من کەسێکی زۆر بەڕەوشتم و حەزم لە چات نییە دەبێ لە پێشدا تۆ باش بناسم سپاس بۆ خۆدا سبەی یەکتر دەبینین شەو سعات 8 هەر لێرە خۆم لەوە ئاگادارم سپاست دەکەم خدا حافیز ماندوو نەبن بەرز ڕایت برە زانیاریم بۆ داگەر لە ئینترنێت لەسەر تێرۆریزمی بەجێز لەسەر تۆڕەکە بوون دەنێ دەستت خۆش بێت چاکری ببورن ئینگلیزیش هەیە واری دەگەڕمەوە گەورم ئەو زانیاریەی لە پلیسی فەڕەنسا داوات کرد بوو گەیشتە دەستمان ناونیشانی تەواوی هاوسەری خاتوونی نیامەتی بە ناوی ژان پیێر نێمۆ ئەمەش وەرگێڕانەکەیە وا دیارە ژان پیێر نێمۆ شارۆمەندێکی بەڕەوشت بوو بێت و ناتابایی کەلتوریان بە هۆکاری تەلاقەوە ڕاگەیاندووە ئەمەش لیستی سەرجەم گەشتەکانی لادەنی نیامەتی هەروەک لە خشتەکەیدا دیارە گەشتی ئاسمانی لادەنی نیامەتی لە گەشتەکانی ئاسمانیەکانی فەڕەنسا بۆ وڵاتی دانمارک، ئاڵمانیا، ئەمریکا، عێراق، رووسیا، ئافریقای باشوور، ئێران، تورکیا، چین، برەزیل، هۆنگ کۆنگ بە ڕێژەی یەکسان بووە. نەکاکە بەم جۆرە ناگەین ئەنجام هیچ نیشانێکمان لەم پیاوە نییە ئێستا بەس ئەوەی دەزانین کە ئەو کابرایە برێ لادەر نیامەتی نییە هەی هیچت لەسەر دایکی خاتوون نیامەتی دۆزیوەتەوە با گەورم دامنا سەر مێزەکەتان نەتان بینی؟ بیدە بیبینم فەرموون دایکیشی 7 ساڵ و 3 مانگی پێش ئێستا مردووە ئەی بابا ئەمەش پوختەی دۆسیای کوژرا و مریەمی مهاجریە کە بۆ تاوتۆی فەنی و تکنیکی دراوەتە ئێمە پێدەچێت هاوپۆلی کوژراوەکەیە بڕێ زانیاری لەسەر پەیوەندی ئینتەرنەتی مهاجری لەگەڵ نەناسراوێک کتووە کە دەبێ بە دواچوونی بۆ بکەین خێرا تاوتۆی بکە لەگەڵ دایرەی تاوانکاری هاواهەنگی تەواوت هەبێت هەر ئەمڕۆ لەگەڵ ڕایەت محەبی باسی ئەومان دەکرد وەڵا جێداخە دەی باشە من ئەمە دەخوێنم و ئەنجامەکەشی پێتان دەڵێمەوە داواش بکە راپۆرتێک لە سەرجەم دۆسیەکانی دایرە چاوانەی داخراون و چاوانەش کاری لەسەر دەکەن ئامادە بکرێت راپۆرتێکمان داوە ئەگەر قای مەقامی زۆر نیگارانن لەسەر زیادبوونەوەی بەردەوامی تاوانی کۆمپیوتەری هەموو ئامارەکان دەری دەخات لە ئەمساڵدا ژمارەی حاڵەتەکانی ئەم جۆرە تاوانە زۆر زیادی کردووە ڕاستە بە چاوان ئامادێ دەکەم بەڕێزڕایت
خانمی سارا روستازادە لە نەهێشتنی تاوانی کەرەجەوە بۆ لێپێچینەوەی لەسەر دۆسیەی مهاجری ئێستا لێرەدایە. فەرمانت چییە؟ باساتێ چاوەڕوان بێت. نەقیب عزیزی ماندوو نەبم. ئەم دۆسیەم ئێستا لە بەڕێ زەقیت وەرگرت. دەمەوێت چاوێکی لێ بکەیت. بەڵێ گەورم. هاوڕێکی نزیکی کوژراوەکە ئێستا لێرەیە. وا دیارە بڕێ زانیاری لەسەر پەیوەندێکی ئینترنێتی هەیە. ڕەنگە ببێتە نیشانەیەکی باش بۆ من. بەڵێ. هور هاتی. بەڵێ گەورم. تۆ شڕێ بکەوە با بچینە نەخۆشخانە. وا دیارە دایکی کوژراوەکە جەڵتە لێدا و حاڵی باش نییە. بە چاوان. بەڕێز مهاجری من ڕایەدا هەڵی لە نەهێشتنی تاوان سەرخۆشیت لێ دەکەم. شتم شکا خدایە ئێمە هاوخەمیت لەگەڵ دەکەین. بەڵام ناچارین بۆ چارەسەری دۆسیەکە و گرتنی بکوژی کچەکەت داوا یارمەتیت لێ بکەین. خدایە من خراپەم لەگەڵ کێ کردووە ئەم ڕۆژە ڕەشەماتە سەر. بەڕێز مهاجری کچەکەت هەمیشە بە تەنیا لە ڕێگای کەرەج و تاران هاتوو چووی دەکرد؟ بەڵێ بۆ خوێندن دەچوو. ئەم جارش کە هاتە تاران یەک جاری ون بوو. منی دوایەکی هەژاری ئاوانە نەخۆشخانە و پزیشکی یاسایی بوو بین تا ئەم بەدبەختیەمان هاتە سەر. بەڕێز شوێنی ڕووداوەکەت بینی لە قسەکانیش گوتیت کە مریەم جگە لە خوێندنی پەیمانگا ئیشی دیکەی لە تاران نەبوو. بەڵام شوێنی ڕووداوەکە و ڕێگای خوێندن و ماڵی یەک ناگرنەوە. وەڵامت هەیە؟ کچەکەتان لە ماڵدا کامپیوتری خۆی هەبوو؟ بەڵێ کەمپیوترێکمان لە ماڵ بوو. مریەم و خوشکی بچووکی بۆ خوێندن بەکاریان دەهێنا. خدا ئێمە دەبێت بە کامپیوترەکەدا بگەین هەجاغا. هەرم ڕۆ دێن و کەمپیوترەکەتان دێنە لای پۆلیس. تۆش دەبێت یارمەتیمان بدەیت با زوو بە زوو تاوانباری کوشتنەکە بدۆزینەوە. جارێ بە یارمەتی خوداتان لەگەڵ. بۆ 5 مانگ لە مۆبەر قسەی بۆ کردم. وتی ناوی بابەکە ماڵیشی لە تارانە. مریەم ئیتر هەموو شەوێت چاتی لەگەڵ دەکرد. دەشیوت کوڕێکی باشە. زۆر باسی چاکەی دەکرد. بۆ 3 مانگ پێش ئێستا گوتی بەنیازە بچێتە تاران کتێب بکڕێت. جوانیان هەبوو لەوێ یەکتر ببینن. لەوە بەدووە بەردەوام یەکترینیان دەبینی. کە یەکەم جار بینی شتێکی لەبارەی ئەو پێنەوتی؟ مەریەم کچێکی بێدەنگ بوو. قسەی زۆری نەدەکرد. بەڵام من باشم دەزانی هەموو هەفتەیەک و پاساوێکی دەهێنایەوە بچێتە تاران بیبینێت. وێنەیە شتێ ئایدی بابەکەت نەبینی؟ نا. خۆشم زۆرم پێخۆش بوو بیبینم بزانم ئەم کوڕەکیە شێوەی چۆنە. بەڵام هەر جارێک داوام لێ کرد مریەم بە جۆرێک ملی پێدا نەدەکرد. هەرگیزیش داوای ئایدیم نەکرد چونکە پێویستم پێ نەبوو. شتێکی شەخسی بوو. کێ دەیزانی چ ڕووداوێکی بەسەردا دێت. دەی باشە هێور بە هەرچی دەزانیت بۆمانی بنووسە. مەریەم دۆری مانگێ مانگ و نیوێکی پێش ئێستا بوو کە بە جۆرێک گۆڕا بە تەواوی ڕەفتاری گۆڕا بوو. قەت ئاگای لە خۆی نەبوو.
بە جۆرێک بێتاقەت بوو. تاقەتی هیچی نەبوو. نە خوێندن، نە هاوڕێکانی، نە ماڵەوەیان. هەرچیش بوو بەهۆی بابەکەوە بوو. یەکسەر تووشی خەمۆکی بوو. خۆزگە لانی کەم دەردت لێ بۆ کەسێک دەوت. مەریەم زۆر کچێکی باش بوو، زۆر هێمن بوو، زۆر میهرەبان بوو، زۆر بەسۆز بوو، زۆریش ئازا بوو. من هەمیشە ستایشی ئازایەتیەکەم دەکرد، هەر بەوەش تیاچوو. قسەکانی سارا ڕوستازادە بە وردی تۆمار کراوە، بەڵام بەڕای من شتێکی بە سوود لە قسەکانی نییە. ڕێزی تەلەفۆنەکانی ماڵی کچەکەتی بەڵێ گەورم باوکی هەمویانی بینی ڕقەمەکانیشی دەناسی کوژراوەکە لە تەلەفۆنی ماڵەوە پەیوەندی بە ژمارەی نەناسراو نەکردووە. وەڵامی پەیمانگاکەی بوو بەچی؟ هەموو هاودەنگ بوون کە مەریەم مهاجری کچێکی هێمن بە ڕەوشت و بە ڕەواڵەت بێخسە بووە. بۆ دەڵی بە ڕەواڵەت لەبەرەوەی زۆر حاڵەتی دواکەوتنی بۆ پەیمانگاکەی تومار کراوە. هەمیشە پاساوی هێناوە کە ڕێگاکەی دوورە، بەڵام کە لەگەڵ باوک و خوشکی قسەم کرد بۆم دەرکەوت بەردەوام زۆر زوو لە کەرەجەوە ڕێکەوتووە و هۆکاری دواکەوتنی دیار نییە. ئۆمید تاکە نیشانەمان لە کامپیوتەرەکەیە دەمەوێت یەکسەر بیسەیت. ئەیدیاکانی مەیلەکان نووسراوەکان چاتەکان گەشتی نیازی یارمەتی بدە. ئێستا داوا لە فەرمانگەی تەلەفۆنەکان بکە بۆ هێڵێکی شوێن هەڵکردن. ئەگەر نیشانەمان دەستکەوت باخێ فەرمانتە گەورم. فەرموون. ئاخ بەڕێزڕایەت هاوپەیوەند بەم دۆسیە لەگەڵ هاوکاران دانیشتنمان هەیە. ئەگەر ئیزنم بدەی دەنگت دەخەمە سەر بڵنگ و با خۆیان قسەکان ببیسن. بەڵێ سپاس. فەرموون. سەلام، دەمەوێت بڵێن بە پێ راپۆرتی پزیشکی دادوەری مەریەم مهاجری لە کاتی کوژرانی 40 ڕۆژە دووگیان بوو. جگە لەوەش گۆشەی لێدان و زەبری ئەو برینێ لە ورگی ئەو کوژراوە دراوە دەری دەخات کە ئەگەری زۆرە لە خۆی دابێت. بەیانی راپۆرتە تەواوەکەی بۆتان دەنێرم. پێویست بوو خاڵە گرنگەکانی زووتر پێتان ڕابگەینم. سپاس بەڕێزڕایەت. زۆر باشە ڕێژی دەتاکانی کەمە بە خێرایی دەپشکێنرێت. شاکری تۆ برسیت نییە؟ وەختە لە برسا بمرم. کاتمان نییە نیازی دەبێت لە پەستا ئیش بکەین بەڵکو بگەین ئەنجام. باشە دەیت ها تۆ ئیش دەکەیت من خێرا دەچم دوودانە گەست دێنم با پێکەوە بیخۆین. بەوەڵا ئاگدایەکەم دەیزانی لەم سەربازیەوە نەبرسێتی بەسەیشر. خۆ کەس نەزانێت پێ وای چەندە ئازار دەکێشی لێرە. هەستە بڕۆ گەسەکەت بکڕ نەک بمریت لە برسە. دوودانە دەکەم. نا یەک دانە بکڕە من ناخۆ. پێم خۆشە زیاتر بتناسم، بەڵام تۆ باسی خۆت ناکەیت. تاقەتی قسەکردنم نییە، تاقەتی هیچی ترم نییە. دەی هەر سوودی چی دەبێت خۆشەویستی دەست پێ بکەیت و پاش کەمێک تێبکۆشیت هەمان پەیوەندی یەکسەر تەواو بکەیت. بۆ ئەوەندە ڕەشبینی خەڵک وەکو یەک نین، وا دیارە ئەزمونێکی تاڵت بوو بێت. ماندوو نەبیت. خۆش بەم جۆرە پێم وانیە بگەینە ئەنجام. هەستە کات مەکوژە، هەستە چاوێک لە چافڕوومەکان بکە بەڵکو شتێ بدۆزیتەوە. من کێشەیەکم نییە، بەڵام خۆزگە دەمزانی دەبێ بۆچی بگەڕێم. سای تۆ خودای کێ پێوتی تۆ شارەزای کامپیوتری ها؟ من کەتەم باڵتر لە تۆم نەدیوە. خەڵک بە ناسراوەکانیان بۆ سەربازی لە باشترین شوێنن. ئەندازیار نایەوێەوە نەخۆ تەڵگوشی. من ئەرکم دیارە،
سەربازم تۆ خۆت چی نە دیارە کادری نە سەربازی نە پەلەداری نە کارمەندی لا إله إلا الله بزە چی بە پیاو دەکەن من بەستەمەوێ بزانم دەبێت چی بکەم ئەوە من ئایدی مەسنجەکەی مهاجریم دۆزیوەتەوە وێنەکانیشی ئەوەستا مارگاریت هەفتە لەسەر تۆری دادەنێ مۆری بگرە ئانلاین بە بزانە کەس پەیامت گوایە نادات تۆ پێت وایە ئەوەی کوشتیەتی بە مایدی وێنەیە نزیکی دەبێتەوە یەکەمی خۆ دیار نییە بکوژەکە لە کەسانی ئەم لیستە بێت دوو هەمیشی ڕووداوێکی وا بۆ خۆی دەبێتە جێپرسیار و گومان بەس یەک جار پەیوەندی بکات خێرا شوێنی هەڵدەکەین زیاترین چاتکردنیشی بۆم ئایدیە بووە چی؟ سوپرمان 2 وەرە بە ئەمە بگۆڕین لە پرۆفایلی ئەم ئایدیە وێنەوانەدا نەنراوە ئەگەر بێت زووترەی دۆزینەوە ئەوەندە تەنگ بە فیا هەڵدەپێکی کارێکی سادەش دەبێتە ئەها دۆزیمەوە ئەوە وێنێکی پرۆفایلی کابراکەیە ئەو بۆ وێنەی خۆی لێرە داناوە لە سەرەتا نەیزانیوە کارەکەیان دەگاتە کوشتن شتە یا بە وتەی پلیسیەکەی ئەم کوشتنە لە ناکاو ڕوویداوە و بەڕای من ئەنقەست نەبووە ئاڵێ کابرا شاعریش بووە لێرە لەسەر تا شەبەردی پشتە سرم گیانە ڕوبەڕوو دەریا بانگم دەکات بابە چەندە تاڵە باشە هەمان 2000 تمەنم بەرە دروستە ئەو دەستانت خۆش سەردانم کە ئەوە دیسانکی ئەخڵەتێنی ئەی بابا خۆ دیسان دەریا بانگی تۆ دەکات ئەوە خەریکە نەرمە بدەی ئەوە یەک دەقەچمە دەرە ئیشمەیە لێرەی ڕۆ ئاگام لە دوکانەکەیە چی بکەینی تر مردووی ڕەفێقم فریای خۆتکەوە زوو دەگەڕێمەوە گەورم بە دروستکردنەوەی ئایدیەکەی مەریەم مهاجری کە هەمان مارگەریت هەفتەیە دەکرێت پەیوەندی بکەین و بخێنە داو ئێستا تۆ ئیدارەی تەلەفۆنت بەڵێ گەورم یەک ساتی تر هەموو شت بۆ شوێن هەڵکردنی ئامادەیە دەی باشە زوو بڕۆ لە ئیشە دوانەکەیت ئەرێ تۆ پێت وانییە ئەم گومان لێکراوە ئەگەر بەڕاستی تاوانبار بێت ئایدی دووبارەی کچەکە ببینێتەوە گومانی لێ ببات و هەڵبێت بەرزڕایەت لەوانە شەهانی بدات و قەراری لەگەڵ دانێت و بە کورتیش بێت قسە لەگەڵدا بکات ئەم ڕێگایە مەترسی زۆرە لێرە شوێنەیەک لە یەکێک لە برادرانی لیستەکەی مەریەم مهاجری هەیە کە دوواداچوونی وێنەکە بخە یەکەمایەتی بەسەر نەخی بەزیزی بەڵێ گەورم تۆ بێ وریای بنە ماڵە و خوشکی مریەم مهاجری بیت دەبێ ئێستا بڕۆم بۆ کەرەج ئەرێ بڕۆ بە یارمەتیتان شاکری تۆ خەریکی چی دەکەی؟ خەریکم لە فاخم ئەو بەڕاست دیار نییە من خەریکم چیەکەم خەریکی پشکنینم بزانم پێشینە شتێ لە خاوەنی وێنەکە بدۆزمەوە دۆزیمەوە خۆیەتی نیازی دەخێراکە ناو نیشانەکەی زوو بدۆزەوە باری شارستانەکە من لەژێر فەرمانی تۆدانیم چی؟
ماندوو نەبن بەرزڕایت من خۆم ناونیشانەکەیم دۆزیەوە ناسر ئەبوزەبی ناوی باوکی ئیسماعیل یەک جاریش بەهۆی ساختەکاری لە بەڵگەی هاتوچوو دەستگیر کراوە سزاش درراوە ئیتر من پێی وایە دەبێت ئەدرس و دیکەی زانیارەکانی بدۆزینەوە وانە؟ دەی بێگومان بورادی نیازی گەورەمباری شارستانیەکەی ژمارەی کارتی بنزین ئەدرسی ماڵ شوێنی کار و تەلەفۆنانە بەناویەتی هەموویم پەیدا کرد ئافرم نیازی ئافرم هەندێکیش خۆت لاواز بکەیت دەبیتە هێزێکی باش بۆ پۆلیس گەورە میشتان پێم بوو حەسان لەگەڵ بەخشی زادە و عزیزی زوو بڕۆن ئەم ئەدرەسە بزانن هیچتان دەست دەکەوێت بەڵێەوە من چوو ئەمە ئەدرسی کافی نەتێکە واتە ISP تۆمارکراوی فەرمی هەیە نیازی دەمەوێت چاوەدێری ئەم ISP بکەیت و چاوی لێ دەنەخیت بەڵێ بەسەر چاو گەورم تۆ شوێنی ئەم ISPە لە پەیوەندیەکانی مریەم مۆهاجری هەڵکە خێرا بڕۆ هەستن بزانم کاکە هەستن بڕۆن بەیانی ڕۆژ خوددایە هەستا میرگیان کاکە گیان هەستن دەمانەوەی و چانێک دێن بڕۆ دوای حساب دەکەین بڕۆ دوای حساب دەکەین بابک تۆ بەنیاز نیت بچیت؟ نا تۆ ژیانت لێ تێکداوم هەستێتتر کاکەم و کاربارم لێ شێواوە ئەگەر ماندووی بڕۆم من ئاگام لە دوکانە تۆ ئاگات لە هیچ نییە ئەو هاوبەشێمەش هاوبەشەکەت چی ها؟ هاوبەشەکەت چی؟ هاوبەشەکەت چیەتی ها؟ هاوبەشەکەت چیەتی ها؟ شێتە؟ ناسر دیسان قوت بوویتەوە وا دیارە بێ جاروبار فێرت کەم ئاگات لە دەمی خۆت بێ ئەرێ؟ ئەرێ؟ هەرگەرەک هیچت پێ نەڵێم هەر دەنگم پێ هەڵەبڕی بابک بوەستە وەرێرە بۆ تێ ناگەیت من نیگەرانی تۆم من دەترسم هەم خۆت تووشی بەڵام ئەم چی ها؟ ئەم دوکانەکە خۆشم؟ ئەرێ؟ دوکان هین هەردووکمانە بەڵێنماندایە بابەتەم دوکانە وەڕێخ ناسر ئەوەندەم باسم بۆ دووپات مەکەرەوە توش دەبیت ها؟ توش دەبیت سبەی دێمێرە کاری خۆم یەکلایی دەکەمەوە ئەم دوکانە شەروە بابک ئەمەش کامێرە وێنەت هەیە؟ بەڵێ هەموو دەی باشە خۆ دەزانی چی بکەیت دەڵێ بە تەواوی بشین باشە بڕۆین فەرموون بەڕێز ناسرە بوزەبی بەڵێ خۆمم ئیشێکتان بوو؟
کەوا بوو ئەوە خۆیەتی؟ باڵێ ڕێک خۆیەتی بەڕێز پورهادی ئەوە خۆیەتی بەڕێزە بوو زەبی ئەوە بەزارێکی لەو تۆمەتە ئاگادارم کردیەوە لە 48 کاتژمێردا بەنووسراوە بە فەرمی لە هەمووی ئەم تۆمەتانە ئاگادار دەکریتەوە دیسان دەستبینمەوە بەڕێز ڕێ تێناچێت کەس لێرەوە خەڵکی ئازاردابێت بەڕێز نەقیب من گرنگی زۆرە دەمە بابەتی لەم جۆرە بەڕێزایە تۆ خاوەنایە سپی جیاواز و فەرمیت ئیدی بەرپرسیاری تاوانەکەشی هەر لە ستۆی خۆت دەبێت ئەلو بابەت دەماڵ دای وەڵام بەرەوەی شمپێتە ئەلۆ پچرانی خەریکە دیسان تەلەفۆنێک دەکات ئەلۆ بابەت ئەوە تۆ لە کام قەبردایی دەنگم دایە ماڵە نەبووی وەڵام بەرەوە بزانم دیسان چیت قۆماندووە ئێستا پۆلیس لێرە بوو سەیرە هەموو جارێک تاوانێکەکەیت دەست بەجێ شەڕێک سازەکەیت و خۆت ون دەکەیت ئەمە برادەریەکەتە ناپیاو بڕۆ بزانم بابەکە کێیە لە چاوان گەورە سڵام لازم نیازی ڕەخەمی ئەم تەلەفۆنانە دەدەمێ ناو نیشانەکانی بۆم بدۆزەوە ئەمە ژمارەکەی چاوەڕوانم سڵاو بە ڕێزڕایت ئەوە ئێستا لە بەرامبەر کافینت داین وا دیارە و گومان لێکرا و ناسرە بوزەبی هاودەستی بێت کە ئێستاش تەلەفۆنەکەمان هەیە ئەو کاتەش گومان لێکراو لەگەڵ بابەکی هاودەستی قسەی دەکرد ئەوی بە تاوانبار دەزانی ئێستا فەرمان چییە گەورم تاکریش پەیوەندی گرتووتی لە 1970 پەیوەندی ئینترنێتیەکان لە هەر لەم ISPەوە بووە دەبێت زەربەتی لێدەن و لە یەک کات هەردوویان قۆڵبەرزکەن ئێستا کێ لە لای تۆیە من لەگەڵ بەخشیزادە و بەڕێز نەقیب عەزیزیدام دەی باشە ئا بەخشیزادە بمێنێت بۆ گومان لێکراوی یەکەم تۆش لەگەڵ عەزیزی بڕۆ لەسەر هاوبەشەکەی تابزانم چی دەکەیت حیسام بمبورە گەورم وا دیارە تەلەفۆنم بۆ هات لە بنکەوەیە دەی باشە منیش لێرەوە مۆڵەت و فەرمانی کارەکەم لێک دەکەم هاتنی هێزی مەفرەزەش بەڕێوەیە گوتات لەگەڵ بەڵە گەورم چیت کرد؟ ڕێز نەخیب ناو نیشانی خاوەن تەلەفۆنەکەت بۆ بڵێم بیڵێ دەینووسم چاستی شەقایەق سالارینەکین بەڵێ نەهۆمی چوار باڵێ دەرگای دوو یەکەی دوازدە سپاس خودات لەگەڵ بەخشی زادە ئەو مەفرەزەیەک بەڕێوەیە پێشەوەی ئەبوو زەبی هەڵبێت خێرای خێرا خۆڵبەستی بکەن من و نەقیب عەزیزی دەچین هاودەستەکەی خۆڵبەستکەین تێگەیشتی لێتەوە
ئەلو بابک ئەوە تۆ لە کام قەبردایی دەنگم دایە ماڵە نەبووی بەڵام بەرەوە بزانم دیسان چیت قۆڵاندووە ئێستا پۆلیس لێرە بوو سەیرە هەموو جارێک تاوانێکەکەیت دەست بەجێ شەڕێک سازەکەیت و خۆت ون دەکەیت ئەمە برادەریەکەتە ناپیاو دەکرێت کات لێکەمە مەدرسە بە پەیام بنێرم بۆ بەڕێزراییت؟ بەڵێ بەڵێ. بیستم تەواو. سبەی سەعات 8 بەیانی لەبەر زاڵگەی قۆم من قەمسەڵەیەکی ساوزم لەبەرە. مینا ڕۆڵە. بەڵێ. سلام بابەکیان چۆنی دایکت باشە شوێ سلامم بۆ سڵایان هەیە سەرچەوە فاتان لەگەڵ. بۆ کردان بە هەرا خاموشی ئێوە هەر لێرە بوەستە نەخی بەزیزی تۆ بڕۆ بۆ ولا. بیست یەکەینەوە تاوانبار چۆن پشتی تەلارەکە. بەڵێ بەڵێ بیستم. مەجوڵێ دەستت لەسەرت دابنێ. مەجوڵە دەستت دابنێ سەرسەرت. دەی ڕابکێشە سەرزەوی ڕابکێشە خێراکە سەرزەوی. بیپشکنە. چیم کردووە؟ وسبە. وتم خۆ دەتبینمەوە بازم. وا دیارە مۆڵەتی دوکانەکە بۆ بابەت نووسراوە.
ژمارەی تاوانی زۆر لەسەر ISP ئێوە تۆمار کراوە. خۆت وەڵامداری یان باوکت بانکەینێ. بۆ خوددایە بەڕێز نەقیب من خۆم لەم تاوانە نەدا. سوێن مەخۆی پیاوی باش. هەر لەم بەشەیەمە دۆسیەت هەیە. لەبیرت نییە؟ ساختەکردنی بەڵگا؟ کاکەوە بەس بەڵگێکی هاتوچوو بوو. دەزانین چەند ساڵ پێش ئێستایە؟ بۆ ئەوەش هەر لە شەڕە قسەی گەوجانەی کوڕەکانەوە پێم کرا. تاوان تاوانە. تاوان خۆ گەورە بچووکی بۆ نییە. بۆ چەندە مەریەم مهاجری دەناسیت؟ کێ؟ مریەم مهاجری. من قەتەم ناوم بە ژیانم نەبیستووە. قازانجت لەوەیە حاشانەکەی. بڕوان پێکەن من نایناسم. ئەو هەموو خەڵکە ڕۆژانە دێنەوە دوکانە نەفرەتیەوە دەچن. تۆ بەرپرسیاری لەو شوێنە. بەڵێنت داوە یان نەداوە؟ بەڵێ. پشکی هاوبەشەکە چەندە؟ لە سەدا 60 و دوکانەی بابی منە. لە سەدا 40 بابی ناسرە. لەبەرە جیاوازی و پشکە ناسر بە دوکانەکە ڕادەگا بە بەشی هەردووکمان یەکسان بێت. ئێستا بابەت لەکوێدایە؟ لێران نییە. نیشتە جێکانەدان. بۆچی تۆ ناچیتە لایەن؟ ناتوانم. سەربازیم نەکردو. ئەها کەوایە بە قاچاق زیندوی. ئەگەر پشکت زیاترە ئەدی تاوانیشت قورسترە. ماندوو نەبن ببورن ساتێک من وەرە ژوورێ بەخشن. دەی باشە. دەی باشە. تۆ بۆچی ڕقت لە ناسرە؟ ببوورە؟ بۆچی ناسرم لە ناحەزە؟ دەی هۆکارێکی سادەی هەیە. پیاوی تاوانبار کە تاوانی کرد هەرگیز نایقاتەوە باڵی ئەو کەسەی خۆشی دەوێ. ئەم جارە ئەوە دەریای بەڵایە بانگت دەکات جەنابی بابەتگیان. دەستت چی لە هاتووە؟ لە دوکانوان بەس بەس وەڵامم دەرەوە. شوشە بڕیوێتی. شایەتیشت هەیە؟ بۆ چەند ماوە بوو کە دەتناسی؟ کێ؟ مریەم مهاجری. دانیشا تۆ خەریکی درۆ دەکەی داغێ بابەک فروزەندە. درۆ دەکەی. بۆچی ناڵی چەق و دەستی زەندەر کردووی؟ هەمان چەقۆ کە مریەم مهاجری ویستی زگی خۆی پێی هەڵدڕێت ها؟ من نەمدەویست بیکوژم. نازانم چۆن ڕوویدا. ئەرۆ ڕۆژات و لەگەڵم شەڕ بکە. مریەم! وەستزانم! مەریەم! چاوەکانی خوێن بیرتبووی. چیتر ئەو کچی نەبوو کە پێشتر دەمناسی جیاواز بوو. مریەم! پێم وتی ڕاوەستە! ئەبڕۆم ڕژایتر ترسم نییە. من خۆوتم هەموو خەرجەکەیدا. مەگەم مەوتم منداڵت بێت. زۆر ناپیاوی. خەریک بوو هەمووی دەخستە ئەستۆی من. ڕاستڵت چارێکی باش گەڕام بووی بەڵام مریەم دەرفەتی نەدامێ. دەرفەتی نەدا. تەنانەت چەقوەکەی چیە نەبووە بێ هێرشی کردە سەر من. بینی ناتوانێت لێمدا دەخۆیدا. دەخۆی وەشاند. مریەم! شێتە! نەمتوانی چە خۆگەی لێ بسێنم. پێم وتی بەریدا! بەری بدە! باشە
من وتەکانت دەنووسم دەیخوێنی و واژۆی دەکەیت دەچیتە تاقیگەی ژەنەتیک بە وەڵامی تاقیکردنەوەکە دۆسیەکەت دەچێتە بەشی تاوانە قورسەکان دوجار دادوەر بڕیارت لەسەر دەدات بەڵام بۆن خۆش دەزانی من و تۆ لە یەک جۆری تۆ شەوتوانی وەکو من گیانی بیت بەڵام خۆت بە فێڕۆدا پێت بڵێم دان بۆ دادەنێم پێکشکاندنی تۆ بۆ من گوتە خۆشترین کاری دنیا ئاواتم بەس جارێکی تر بتبینم بەس یەک جار ڕایت ئەو یاریەی تۆ دەست پێ کرد من کۆتای